بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنمەیەدا قسە لەسەر دواکەوتنی پێکێنانی حکوومەت و پرسی لە کارکەوتنی پەرلەمانی کوردستانیش دەکەین دوای نزیکەی 6 مانگ و نیو لە هەڵبژاردننی کوری شەشەمی پەرلەمانی کوردستان تاوکو ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە کۆب بێتەوە لەم ڕۆژاندا قسە لەسەرەوە دەکرێت پەرلەمانی کوردستان هەڵبوەشێتەوە یاخود شەرعەتی نەماوە ئێمە لەم بەرنامە قسە لەسەرەوە دەکەین ئایا پەرلەمان شەرعەتی ماوە و چۆن هەڵەوەشێتەوە ئایا دەکرێت جارێکی دیکە هەڵبژاردن دووارە بکرێتەوە و قسە لەسەر لێککەوتەی نەبوونی پەرلەمان و دواکەوتنی پێکەنانی حکوومەتیش دەکەین ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دانەدارە و کاک چۆمان محەممەد قسەی لەسەر دەکەین سوپاسیانمە دەبوونتان دەکەین کاک دانا بەخێر بێن سوپاسیانمە دەبوون دەکەین لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت هۆکار چیە دوای 6 مانگ و نیو هێشتا پەرلەمان نەکەوتوتە سەر پێ حکوومەت جارێ هیچ دیارنەکەی پێک دێت هۆکارەکەی چییە؟ بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو بۆ بەڕێستان بۆ مامۆستای هاوڕێمێنی خوای گەورە هەمولایەک بپارێزێەوە ئێمە بەڕاستی دوجار لەناو ئەو کەشتێکین هەمووان ئەگەر تووشی گرفت بێ هەمومان بارگاوێ بین بە و گرفتانی کە هەیە هیوادارم کەمترین گرفتاری بۆ هاوڵاتیان وانی کە گوێیان لە ئێمە دروست بێ لە ڕاستی دەپرسی دواکەوتنەکان وابزانم بابەتێکی شاراوەنی لە لای هاوڵاتی کە بۆ بە قوربانی زۆرینەیەکی نێوان دوو لایەنی سیاسی زۆرینەی کورسیە پەرلەمانیەکان کە ئەوانە بریتین لە فراکسیۆنی ڕقم 1 و ڕقم 2 ئەمانە کە کابینەی حکوومەتی پێکێنن هەمیشە سەرۆکایەتی پەرلەمان ئەم دامەزراوەیە و باقی دامەزراوەکانی تر لەگەڵ حکوومەتە بۆکو پاکێجێک سەیرەکەن واتە هاتا ڕێکەوتن لەسەر کابینە نەبێ ئەگەری دامەزراوەی دەشریعی بە شێوەیەکی دروست کار بکە ناڵن کار بکەوە نەک 6 مانگ ڕەنگە زیاتریشی پێ بچێ واتە ئێمە پێشبینی نەکەین لە ئایدەیەکی نزیکا پێک بێن بۆچی گرێدراون بێکەوە بۆچی گرێدراون هەروە بۆ چونکە ئەم سروشتی ئێرە بەتایبەتم ناوچێش بەگشتی وا بووە کەمتر وایە فراکسیۆنی زۆرینە تەناندا و چەمکە لە ناو دەستوری عێراقشە تعریف هەندێک جار کراوە بەس لێرە تعریف نەکراوە کامە فراکسیۆنی گەورەیە فراکسیۆنی زۆرینەیە لێرە فراکسیۆنی زۆرینەوە تەماشاکراوە کە کورسی زۆری پەرلەمانی هەیە ئەوە توانێت قەرار بە بەڵام دوجار دووپاتیەکەینەوە کە فراکسیۆنی زۆرینە بریتین لەو دوو قوارە سەرەکیین کە زۆنی گەوران هەیە هێز و پارە و ئیمکاناتیان لە بەردەستە ئەوان ئەگەر لە ڕووی ژماری کورسیشەوە کەمی نەبن دوجار هەر زۆرینەن یعنی دوجار دەتوانن قسەی کۆتایی ئەوان بیکەن ئەمە سروشتی کاری ئێرە وا بووە کە لە ساڵی 92 تا ئێستای لەگەڵا بێ دووپاتیەکەمەوە لە ڕووی تیۆریەوە لە کتێب ئاوان نووسراوە کە ئەم دەسەڵاتێکە ئەوە ناوتان برد پێوتێ دەسەڵاتەکان ها سێ دەسەڵاتمان هەیە ئەو کۆ دابشکردنە کلاسیکە کۆنەی تەشریعی تەنفیزی و قەزایی بەدڵنیایی ئەوە لە هەرێمی کوردستانە هەیمەنەی دەسەڵاتی تەنفیزی ئەو پێ دەوترێ حکوومەت هەیمەنەیەکی گەورەی کردو بەسەر هەموو دەسەڵاتەکانی تراوانی وەکو فەرمانگە لێ کردووە یعنی ئەو جۆرە هەیمەنە و چۆن دڵی قوددانەوای کردو کە ئەو دامەزراوانە پێگنێن و زۆر دەلالاتی هەبوو یەکێک لەوانە پڕکردنەوەی کورسیەکان تۆ تەماشا بکە کەمترین کەسی پلە باڵای ئەو خۆیان هەیە بێن ئەو کورسیانە پڕ بکەنەوە تا قەرار بەدەستی سیاسی گەورە نایەنەوە قسەیەکی بەناو پەرلەمان بەدڵنیایی نایەنە ئەو شوێنانە یەکێکی تر لەوانە هەمیشە بەلایەنەوە تۆ تەماشا بکە یەکێک لەوانە لە یەکێتیە ئەم جارە زۆر حەزی لە پێی دەوتێت دەسەڵاتی جێبەجێکردنە زۆرتر پشتیەوەی لە حەزی لە پەرلەمان سەرۆکی پەرلەمان نییە کەمتر وایە کەمتر باسیەکەن بەس سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی چۆنە ینی لە ناو پەرلەمان ئێستا باز دەکرێت کە کرابێت بەدەستی سەرۆکایەتی دەسەڵاتەکان هاوبەشە چۆنە ینی سەرۆکی پەرلەمان بەگشتی هەر یەکێکیان لە ناو پەیڕەوە بە جیاکاری باس کراوە سەرۆک دەسەڵاتی جیاوازی هەیە ئەو پێ دەوترێت جێگر پاشان لێرە پێوترێت سکرتێر لە زۆربەی وڵاتانە پێوترێت جێگری دووەم ئەم واتە سکرتێر نابێت بەدەستی سەرۆکایەتی بەڵام لێرەوە بووە چی بکەین ساڵانەکە هاتووە و سێ کەسەی لێ پێکهاتووە وا بۆ دابشکارێکی باشە بێ پێکهاتە بێ واتە بە ئیشی گروپ و دەستە ئیش بکەن نەک بە فەردانیەت ینی سەرۆکێکە بێ و باقەکەتی لە خوارەوە بێ ڕاستی دەوێت شتێک لێ نەشارمەوەی ژەوەیە ڕەنگە یەکەم جارە بیڵێم لە هەموو دەسەڵاتەکانە سەرۆک دەسەڵاتی جاریکراوی هەیە جێگریش دەسەڵاتی جاریکراوی کەچی لەو دامەزراوە سەرۆکیش دەسەڵاتی هەیە جێگریش هەر سەرۆکە جێگریش سەرۆکە جێگریش هەر سەرۆکە
کەواتە بە شێوەیەک لە شێوەکان دەتوانێت پەکی بخاتە بینیمان لە کۆتایی خولەکانی پێشوچی بەسەرات دامەزراوە ئێستاگە بە پێی پێڕوونیان خۆ بێنی جێگر و سکرتێر بێکەوە هەماهنگ بن سەرۆک پراویز دەخەن بەدڵنایی ئەوان لە خولی وابزانم چوارەم بوو ئەو ئەزمونیان کردکەوە بوو کە پێویست بوو ئەم جارە یاخود بە پێویستیان زانی یاخود وایان کرد هەر خودی سکرتێرەکەش بە هەمان شێوە تاالبی جێگر بێ یاخود لەگەڵی بن بۆی نتوانن هەمیشە سەرۆک ئەگەر بەسییانەی بڕوا نتوانێت ئیشەکە دەرباز بکە هەر ئیشێکی بێ هەر کەسێکی لێ پێک بێ دوجار ئەو دوو قوارەیە پێکەهێنرێ ئەوەی کە گرنگە بەلای هەمومانەوە ژێوەیە ئەو دامەزراوە لە قەیرانی گەورایە نەیتوانی بە دڵنیاییەوە ئەو هەموو متمانە و بەڵێن و شتەی کۆکرایەوە هاندێت تەنانەت هەندێک قوارە هەبووە گەرێمە بینەوە پۆزیسیۆن ئەبینە سەرۆکایەتی ئەو دامەزراوەیە لەوێ زۆر ئیشەکەین زۆر بەڵێن و وعدەین بە دڵنیاییەوە دەسەڵاتی تەشریعی هەرگیز ناتوانێت ئەو پرسانی دەسەڵاتی جێبەجێکردن هەڵەشێنێتەوە ئەوە تەنانەت ناتوانێت هەندێک پرسێ ڕەنگە بۆڵە و ناڕەزایی دەربڕین بکە ئەمەم لە ڕووی پراکتیکیەوە من هیوادارم وان نەبووایە هیوادارم وا بووە کام دامەزراوە سومعەیەکی وای هەبووە هەموو خەڵک ومێدی پێوە ببەستن و بەڕاستی بڵێن تۆ توانی جێپەنجەیەکی گەورەتە بێت لە کاری سیاسی کاری حیزبی تۆ ئەم ساڵ 5 کورسی خولی داهات و بی بەدە پاشان گەورە بی بەدڵنیایی وابی بەڕاستی وا دەرنەچوو کە بینیمان ئەو دامەزراوەیەوە تەنانەت بە ڕێژەی دەنگدان هەموو ئەوانە پێمانەڵێن کە بڵێ ئەو دامەزراوەیە وا بەهێز نییە کە ئومێدی پێ بەست لە 35 2023 و پارلەمانمان نییە بڵێن دادگای فیدراڵ هەڵیۆشاندەوە خولی پێشوو پێ دوای درێژە دەکێشێت تاکەی تا بژانی پەرلەمانی عێراق درێژە دەکێشێ من ناتوانمەوە پێشبینیانە بکەم بەڵام بە دڵنیاییەوە ئەو دوو قوارەیە هەواڵەکان پێمانەڵێن ڕێکەوتنەکانیان چۆتەوە ئەو توێتەوەی یەکەم ینی بچۆتەوە مڕەبعی یەکەم کە هێشتا ڕێکەوتنە ئەساسیە گەورەکانیان نەکراوە بۆیە کەسی یەکەمیان دابەزێ تۆ تەماشا بکە لە زۆربەی پێکهێنانی کابینە شابێ فراکسیۆنی زۆری نەبچێ بۆ لای قوارەکان ینی بچێت لەگەڵیان ڕێ بکەوێت داواکارەکانیان جێ بکاتەوە کەچی تەماشاکە لەم هەوڵانە زۆرترین ئەوە بوو کە بچووکەکانە چون بۆ لای گەورەکە و جۆرێک لە داوای بەشێک لە کێکەکە و هاو بەشیان نەکرێنی نەک مشارەکەیکی قوڵ ئەوە خراپ سپاس دەکەین کە چۆمان دەلاویشتە خێر بێ دەمەشێکی بەڕێز بزانم هەم لەسەر دواکەوتنی پێکێنانی دەستی سەرۆکایەتی پەرلەمان و هەم لەسەر تاوا نەکردنی دانیشتنیەکەمی پەرلەمان دوایش قسە لەسەرەوەی دەکەین چۆن پەرلەمان هەڵدەوەشێتەوە بەڵام لە 2012 5 مانگ لەمەوبەر 5 مانگ و ڕۆژێک لەمەوبەرە پەرلەمان دانیشتنیەکەمی کرد بەڵام لە دانیشتنی یەکەمدا بەس پاڵێوراوانی سەرکەوت و سوێندی یاسایان خوارد قۆناغانی کەوەکو و ئەبژەرنیسی سەرۆکایەتی تاوام نەکرا وڵە سەرەتا بەناوی خوا سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیامی عەزیز و بۆ مامۆستای گەورەمان مەوزوعی تەشکیلکردنی حکوومەت و پێکهێنانی کابینەی نوێ بابەتێکە وەک پێشبینی کرا بوو لە ڕابردووە بە ئاسانی نایەتە بەرهەم وەک چۆن ئەنجامدانی هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان گیرە و گۆڵێکی یەکجار گەورەی ویست 5 مەرسومی هەرێمی ویست تاکو لە 20 دێ هەڵبژاردن کرا پێشبینی کرا بوو تەشکیلکردنی حکوومەتی شەروە ئاسان نەبێ و ئەومان لە یاد نەچێت ئێمە لە 20 دەوە کە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بووە تقریبا 655 ڕۆژ هەرێمی کوردستان بێ پەرلەمانە 655 ڕۆژە هەرێمی کوردستان پەرلەمانی نییە حکوومەتی تەصریف ئەعمالە و سەرۆکایەتی هەرێمی تەصریف ئەعمالە ئەمە مودەیە بۆ لە هەر وڵاتێکی دنیا بووایە ئەم مودەیەکی زۆر زەمەنی گەورەیە ینی 655 ڕۆژ پەرلەمانە نیە و وڵاتی شەڕوا بەڕێوە کەمتر لە 2 ساڵێک دەبێتەوە 35 دەبێتە 2 ساڵ لە 2 حوتە ینی 35 کە قرارەکە دەرچوو 2 حوت سەرۆکی پەرلەمان ئەندام پەرلەمانەکانی هەواڵەی ئیحالی تەقاوتی 2023 ئێمە واچینەوە 2 حوت ینی فترەی تر دەچینە 2 ساڵێک و دەمانێکە بێ کە ئێمە پەرلەمانمان نییە کە تۆ پەرلەمانیشی نییە بەردەوام کێرمەکێش و ململانەکان تون بوو زیاتر بوو تا لە 20 دا انتخابات کرا بەوەشەوە 12 یەکەم کۆبوونەوەی دەست بڵین هەڵ پەرلەمان خۆلی شەشەمی پەرلەمان کراوە کە ئەسڵوا بوو بەپی قانون لەو کۆبوونەوەیە پاش ئەوەی ئەندام پەرلەمانەکان سوێنە خۆنە بێت دەستی سەرۆکایەتی هەڵبژێرێت کە ئێمە ئەومان بینی ئەو سیناریۆیی کە لە 2012 بینیمان ئەندامانی پەرلەمانی بەڕێز سوێنیان خوارد و دەرگای خۆپاڵاوتن کرایەوە بۆ کاندیدەکان کۆمەڵی کاندید ناویان جێگیر کرا و باقیەکەی تر یەکێتی و پارتی هاتنە دەرەوە نیساب نەما
لە هەمووی هینەکە ئەوەی کە نقطەی لەسەر بێەوەی ئەم بڵین خۆلی شەشەمی پەرلەمان یەکەم کۆبوونەوەی لایەنێ بوو جیاواز لە یەکێتی و پارتی لای نەوەی نوێ بوو کە بڵین ڕئیسی سن ینی بە تەمەنترین سەرۆک کە لە ڕابردووە وا باسییانە کرد ئەمە زۆر بە مهمی ئەمەیانداناوە و بە حساب شتی گەورەیەکەن لە یەکەم جەلسی ئەوەیە پەرلەمانە ئەوەیە بەڵام بینیمان ئەو وازعی کە لە 2012 ڕوویە ئیدامەدام بۆ وەزعەکانی ڕابردوو ئیدامەدام بۆی کە بە هیچ کاتێک لە تەوقیتی خۆیان لە کاتی و ساتی خۆیان هەڵبژاردن بۆ دەستی سەرۆکایەتی نەکراوە یان بە فۆرمێکی تر بووە بەڵام گرفتە گەورەکە لە چیایە کاک حەکیمی بەڕێز ئەوە ئێمە بەرەو 5 مانگە ڕۆین 5 مانگ ڕۆژێکەوە دانیشتن نەکراوە بەکراوەی جێڕاوە ڕاستە نەدوێی ئەوە کراوە چەند جارێک کە گوایە سەرۆکی کاتی وادەی داناوە ئەوە نەکراوە کۆبوونەوەی سا تەکمیلە نەبوو بەڵام لە ڕابردووە جا دوو هەنگاوی هەڵی قانونی هەڵی سیاسی لەلایەن سەرۆکی بە تەمەنترینی پەرلەمان و ئەنجام درایشێکیانەوە بوو یەک هەڵی یەکەمەوە بوو کە گوتی من ئیستیقالەم کردووە لەوە کووا بێمە پۆست بێت کۆنگرێکی ڕۆژنامەوانی کردوتی من ئیستیقالەم کردووە و ئەمە هەر شتیوانیە تۆ ئەمە پۆست نییە پێ درابێت تا ئیستیقالەکەی هەڵی دووەمیشەوەیە پەشیمان بووە لە ئەوەی کە بەحساب ئیستیقالی کردووە کتابێکی کردووە لە 34 2025 گوایە بۆ شوی کردووە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستانی کردووە گوایە ئەو ئەڵێ من سەرۆکی یەکەم دانیشتن و سەرۆکی بە تەمەنترین ئەندامی پەرلەمانم دیسان وسیفەی یاوەتەوە بەخۆی داوای کردووە کە فەرمان دەرچێت بۆ هەڵوەشانی پەرلەمان گوایە ئەم خولەی پەرلەمانی کوردستان بە هەڵوەشاوە حسابە ئێمە ئیشی ئەو نییە چڕەتی بۆ هەیە خۆ ئەو ئەم تەمسیلی ئەو مؤسسەیە ناکە ئێستا بۆ چکە سەرۆکی بەتەمان تەنها بۆ دوو ئیشی هەیە بە تەسەوری من یەکێکیانەوەیە کە دەواازە کاتەوە بۆی ئەو کەسانی و بەڕێزانی کە دەرچوون لە هەڵبژاردننا بۆی سوێنی یاسایی بخۆن دوو بۆی دەرگای خۆپەڵاتن کاردو بۆ بژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانکی تر کا بژاردنەکە کرا کۆتایی پێەیە ئەم دوو ئەرکەی بەجێگەێنەیتر ئەو تەمسیلی دەسەڵاتی یاسادانە ناکە گریمان داوایە تۆمارکرد لەسەر پەرلەمان خۆ ئەو وەکالت ناکاتەوە محامیەک قانونیەک بڕوا چڕەتی بۆ هەیە ئەم دامەزراوەیە خەڵکی تر و جێگەی تر نوێنەرایەتیەکە بۆیە ئەمە دوو هەڵە بوو کرا کە کتابەکەش کراوە کاک حەکیمی بەڕێزەوە نزیکی ئەم 5 مانگی تێپەڕیوە یەکێتی و پارتی لە بڵین 30/11/2024 یەکەم کۆبوونەوەیان کردووە کۆبوونەوەی نێوان هەردوولایەن بۆ گفتوگو پێکەنانی حکوومەت 30/11/2024 ئێسێمە لە مانگی چەنین دیسانەوە نزیکی 4 مانگونی بۆ 5 مانگە ڕۆین گفتوگوی نێوان یەکێتی و پارتی 5 مانگە دەم خۆش 4 مانگی یەکەمی بەچی بردیانە سەر نزیکی 12 گوایە ڕەشنووسی حکومڕانی و ڕەشنووسێک ئەجەندایەک ڕەشنووسی ئامادەکەن وەکووا بێم هەرێمی کوردستانە لە ڕەشنووس و لە تێڕوانینی حکومڕانی کەم بێ ئەگەر ئەوان لە تێڕوانینی باش و لە کارنامەی باش بوونایە حزبی تر و لایانی تر زۆر کارنامەی باشی خسۆتە بەردەست بۆ کایەکانی حکومڕانی بەڵام ئەوە 4 مانگەکەیان بەوە بەر ئێستا هاتە سەر ململانی پۆستەکان و ئەوەی شەڕی چێکەکە ئەکرێ کێشەکان ئالۆسر بووە کاک حەکیم بۆ ئالۆسر بووە تۆ خاڵی سفر بۆ ئەم بابەتە دوو بە تەسەوری من دوو سێوەکاری هەیە یەکەمیانەوەیە ئەو بزۆرینەی کە لە ڕابردووە پارتی هەی بۆ 50 زایدەنێک لە پەرلەمانە پێم وانە بە ئاسانی بۆی بەدەست بێ 42 کورسی هەیە سینۆی خۆیە بڵین پێکاتەکانیش سێ بەسەر چاو ئەمە ئەگەسەی هاوکێشەی نێوان ئەو حیزبانی ترەکەی کە بەشداریەکەن لە حکوومەتیان نابن بە بەشێک لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیانە ئەمە ئاسان نییە بووی لەوانەیە ئێستا پەنجاویەک ئاسان نییە بۆ مانایی ئەو دابەشبوونی هەیە ئەوە کۆمەڵی دادگەری نەڕۆشتووە ئایا یەکگرتو ڕایگەیاندووە ناڕات و دەنگ بە حکومت نایە ئەوەی ئەمێنێتەوە نەوەی نوێ چەندجارێک هەندێک هەڵوێستی ناجۆر و متەزەبزیبی هەیە یعنی گۆڕاونتێتی ناچمە حکوومەتەوە باشە ئەو دابەشبوونە جوگرافی و هێزی لە بینی یەکێتی و پارتیا هەیە یعنی بە ئاسانی ئەم زۆرینەی ئەوە بەدینایەت ئەمە نقطەیەکە دوو یەکێتی کەوتوتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە لە حملەی انتخاباتە زۆر بەردی گەورەی تابێت سەرۆکیێتی ئەینە ئەو دروشمانی کە وتوێتی یەکێتی لە بەردەم بەرپرسیارەتێکی ئایا ئەتوانێت لەسەر ئاستی کردداری جێبەجێکە هەنگاو بە هەنگاو بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بۆ ئەو بابەتانە بەڕای من ئەمە ئەگەر بەردەکە بەرسەری دەکەوێتەوە لاڵ بژار ئەوە بابەتێکە کەوێتەوە سەر خۆیان ئایا چۆنی ئامادەکان جێبەجێنەکەم بەرسەریان دەکەوێت ئەوە مەوزوعێکە ئەکەوێتەوە سەرەوەی ئایا کادر و دەنگدەریەکێتی ئەو خەڵکی دەنگیاوە بە وعد و پەیمان و هەنگاوەکانی سەرۆکیێتی و حزبەکەی ئایا
ئەگەر ڕۆژ و ساڵ و مانگ وشبێری هەنگاوەکان نێتە دی موبەڕەکانیان گونجاو نەبێ ئەوەی ترەوە دڵنیا بە نەتیجەکە ڕوونێبێ بەڵام ئەدای من بەبەسم ئەم دوو نقطەیە ئەم دوو نقطەیە وای کردووە کە ولا هەمیشی گرنگتر تێڕوانین یەکێتی بۆ حکومڕانی گۆڕاوە یعنی بە حکمیەوەی کە ئێستا داوای دەسەڵاتی جێبەجێکردنەکە سەرۆکی هەرێم بکات و بەڕاستی یەکشتی شەیە ئینسان دیفاع لە یەکێتی ناکات یعنی معقول نییە بەسەر چاو پارتی هێزی یەکەمە و زۆرترین کورسی شێناوە بەس معقولە مەلەفی نەوتی لابێ و مەلەفی دەرەوەی لابێ و مەلەفی هێزی لابێ و مەلەفی سڵتەی هەڕەمی باڵای دەسەڵاتی جێبەجێکردنی لابێ و مەلەفی دادگای لابێ و ئەم حیزبانەی تشاگردن ئەی باشە تۆ ئەڵەی وەزارەتی ناوخۆ نابێ و ئەنجومەنی ئاسایش نابێ و علاقاتی خارجی نابێ و سەرۆکی حکومت نابێ و سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم نابێ و کورسی پەرلەمانی لەکوێ ئەی معادلەی هێز لەکوێ ئەم قسەیە مەبەسم چییە ئەگەر بڕیار وابێ ئەم هێزانە باوەڕیان بەوە هەیە کە لەسەر کورسیش دابەژبن ئەو پێداگری و خۆ بە خاڵنکردنی دامەزراوەکان ینی منطقیتیانە تۆ بڕۆ چەند ساڵ حکومت هەیە چەندی لایەکێتی بۆ سەرۆکی حکومەتی ئەوە لە وەتەی سەرۆکایەتی هەرێم هەیە هەمی لای پارتی بووە ئێخۆ من بەسم یەک شتە ئەو تێڕوانینی کە هەیە دەستگرتن بە موسساتەوە یەکێکی ترە لە گرفتەکان هەم تێڕوانینی یەکێتی گۆڕاوە هەم دەستگرتن بە موسسەکانی شۆوای کردووە ئەم ئیشا معقد و ئالۆز بووە لە هەمی گرنگتر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە پێشەوە توانین دواتر باسی بکەین ئایا بەم زوانە پەرلەمان تەشکیلە بێ یاخودنا باستەکەم دێمە خزمەت کاکدانە سەبارەت بە پرسیال ڕۆژانەوەی پەرلەمان ئێستا قسەی لەسەر دەکرێن پرسە چۆنە سەرۆکی کاتی پەرلەمان نووسراوی کردو بۆ سەرۆکایەتی هەرێم دەڵێ پەرلەمان بە هەڵوەشاوە حسابە ئەنی بڕیاری داوە دەبێت دوایە و بڕیارە کاکچۆمانیش بابەتێکی نووسی بوو لەسەرەوە دەبێ ئەوان خوان لە پەرلەمان نامێنن گەروا بێت مادەم هەڵوەشاوە حسابە بەڵێ خۆی بۆ زانێری بەڕێستاناوە دەم لە زۆرترین قسە خۆم لە قسە دووبارەکان پارێزم بۆی وڵاتیوانشی کە گوێمان لێگرن نڵێن بەڕاستی بۆچی هەر خەت بەژێرە قسانێک ڕابردووە هاێنینەوەنی بۆچی لە ڕاستیدا ڕێکارەکانی دانیشتنی یەکەم هەموو زانن چۆنە ڕێکارەکانی یاخود هەڵۆشانەوەش لەناو خودی یاسای ژمارەیەک لەناو پەیڕەوکەشی ساڵی 2020 بە هیچ شێوەیە باز نەکراوە ئەوەی پێدەوترێ حەلی پەرلەمانی ئەوەی پێوتێ هەڵۆشانەوەی خولی پەرلەمانی تەمەعنی مەسە باسی خولی شەشەمەکەین بۆ زانیاری باوانێتەوە لە گوێچکەی خەڵکەکەی مەدانیشتوونێکێک لە دەسەڵاتەکان سفرەکەینەوە و ئەمێنێتەوە دوانیان هەموویشیان نەخێنە گیرفانی دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەویشی تر هەموو دەسەڵاتێکی هەبێ و درێژە دێن بە تەمەنی و پێوترێ حکوومەتی کاربڕێکەر حکوومەتی کاربڕێکەکەی تر مافیا مشتێکی هەیە بۆ خۆی چۆنەیگرێ و بڕێ و تر چی لەکە و مافی خۆیتی وادارم وە تەفەهم نەکرێکە ئەم دامەزراوە ئێمە باسی خولی شەشەمەکەین شەرعیەتی ئەم خولە و بەردەوامی ئەم خولە باسی ئەو پرسێ ڕێکارەکان هەموو ئەزانن بە دڵنیاییەوە دانیشتەکان جام دراکەوە ێزان و پێویستە وەرکی سەرۆکی هەرێمە ئەو سەرۆکی هەرێمێنی ئەوی خۆش شەرعیەتەکەی خەلەلی تایە بۆ زانیاری هەر کارەساتەکە لەوەیە وجود هەر بە دڵنیاییەوە چونکە ئەو خۆ متمانەکەی وەرنەگرتووە لە خولەکە نەزاب ڕێکارەکانە بێ سەرۆکی هەرێمی پێشوو بانگێشی دانیشتەکە بکە فقط یەکسەر ئیتر دەسەڵاتەکانی سفرە بێتەوە بەڵام ئەگەر بە دڵنیاییەوە بۆ ئەوی کامدان خودی ئەم پایەی کە پێوترێ مەقامی سەرۆکایەتی هەرێم خۆ جوزی ئەگنی لە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن پێک نهاتوو لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەوە ئەمە قسە لە کەسایەتیەکان نییە هیوادارم بە دڵنیاییەوە زانمەوەشی بەشێک لەوانەی گوێگرن هەمیشەی بەستنە بە خودی کەسەکەەوە ئەزانم ئێستاوانەی کەی گوێگرن قسەکە لە خودی کەسێک نییە قسەکە لە خودی پایە و مەقامەکەیە وەزیفەی خۆی ئەدا کردووە کە بریتە لە بانگێشت بەڵام دانیشتەکە ئەنجام دراوە بە ناتەواوی تۆ تەماشا بکە هوەرێکی تیا بەکارێنرا یاخود بڵێن جۆرێک لە نازانم تر ناوی هەرچێکی بنەی دانیشتەکان ئەنجام درا لە ڕووی دانیشتن و نیسابی ئەوی پێوترێ گرێدان ڕێژەی گرێدان نیسابی گرێدان تاو بوو بە بەڵێ بە دڵنیاییەوە مەرکەزی قانونیان بۆ دروست بوو بۆ پایە مافوو امتیازەکانیان وەرگر لەو ڕۆژە تۆتوانی بە خۆ بڵێ ئەندامی پەرلەمان ئەوە بە دڵنیایەوەتەوە ئەو ئەندامی پەرلەمان تەنانەت مافی هەیە کە نیسابی شتێک با یەکسەر پەنان بر بۆ ئەو ڕێگان واتە یەکەمین ئەرکە ئەو بە ڕێزانە ئەنجامیاندا بریتی بوو لە چی بوو بریتی بوو لە تێکدانی نیساب بۆی ئەو ڕێکارە نایاسایی دادگای باڵای اتحادی وتبووی نابێ دانیشتن بە کراوەی بەجێ بهێڵدرێ بە دڵنیاییەوە دانیشتنەکە لە ڕووی نیسابەوە تێکچوو هەر خودی ئەو سەرۆکی تەمەنە بەڕێز دەبووایە ڕۆژی داهاتوویە هەفتەیەک لە گلانی کەم داوای کۆبوونەوەی بکردا دانیشتیان ئەنجامدا ئەگینا خۆی ئەوەی پێدەوترێ باسمان کردووە بزانام لە لێرەشەوە کە تەنازولی بکردا لەم حەقە و بە تەواوەتی خۆی ببواردایەتر بۆ خۆتان چی لەکەن ئەوانەیە کە نیسابیان گرێدا و دەیتوانێت سەرۆکی کاتی پەرلەمان کە لە نەوەی نوێ بوو لە 2012 بڵێ
هەفتەیەک دواتر بۆ نمونە لە 15 کۆ دەبینەوە کۆبنەوەی داهاتوو هەر بەدڵنیایە بۆە دانیشتەکە تەنان نەڵێ دانیشتەکەشم کۆتایی پێکەناوی پێدەوتێ ڕێکارەکان وایە چەکوشەکەی نایە بە مێزەکە نازانمیای نەیە نازانم چۆن بوو بەڵام ئەوەی کە گرنگە نابێت دانیشتەکە کۆتایی پێ هاتایە بەبێ ئەداکردنی هەردوو وەزیفەکەی ئەوە بەو شێوە ئەوەی کە ئێستا ماوە بەڕێز بریتێ لە هەڵۆشانەوەی جاگەر خەڵ بە خەڵ بۆمانشی کەوێستە لە یاسای سەرۆکایەتی هەرێم مادەی دا بەرگەی چوارەم لەم حاڵەتانەدا پەرلەمانی کوردستان هەڵدەوەشێتەوە بە فەرمانێک هەڵدەوەشێنێتەوە سەرۆکێرێم ئەگەر پتر لە نوێی ئەندامان دەستیان لە کارکێشایەوە ئەومان بوشی با خزمەتەکەم ئەوەی کە پێوترێ یەکەم پێوترێ حەلی ذاتی هەڵۆشانەوەی خودی کە دامەزراوەکە 50 زایدێکی خۆی ئەندامانی واژوو بکەن بە هەڵۆشانەوەی ئەم خولە ئەو پەرلەمانتارە 51 بڵێ ئەوە هەڵوەشاوە کە دەست دەکات پێشنەوە ئەوە بەدڵنیاییەوە تەواو دومیان دەڵێ گەر لە ماوەی 45 ڕۆژدا لە بانکێشکردنی بۆ کۆبنەوەی خوری هەڵبژاردن ژمارەی یاسایی ئەندامان بەرز نهات بڵێ دانیشتەکان جام درراوە پێشەوە یەکەم بۆ بەدڵنیاییەوە ئێستا ئەو مەرجە نهاتوەتە دی کە بڵێن دانیشتن ئەنجام نەدراوە لە هەمان کاتا لە ڕووی پێدەوتێت لە ڕووی منتەقیەوە لە ڕووی لۆژیکیەوە دانیشتنی ئەنجام دراوە لە ڕووی دانیشتن و پڕکردنەوەی کورسیەکان و سوێن خواردن بەڵام ئەتوانین بڵێن دانیشتنیش ئەنجام نەدراوە چونکە دامەزراوەکە نەکەوتۆتەوە کار ینی واتە سوێن خواردنەکەی تۆ هەر خۆتی پێ وەکو بڵێ کەسایەتی خۆتی پێ گەورە بووە تۆ دەوڵەمەند بووە گینا دامەزراوەکەی پێ نەکەوتەوە کار بۆیە ئەو بە ڕێزانە هەتا ئێستا نە لیجان دروست بووە نە ئەرکیان جێبەجێ کردووە تا هەندێکێک لەوانە حکوومەتیش پێک نەهاتۆ کە ئەزان چاودێری بکەن باش سێم خاڵ بڵێ ئەگەر پەرلەمان متمانەی بە ئەنجومەنی وەزیران لە سێ پێکاتی وەزاری جیاواز یەک لە دوای یەک نەدا بڵێ ئێمە بۆ سانیاری بەڕاستی ئەمە هەر خۆی نەهاتۆتە هەر خۆی نهاتەوە دیدی خۆجار ئێستا کابینەی حکوومەتی پێک نهاتەوە بە دڵنیاییەوە ئەو مەرجەکە و نهاتۆتە دیەکەوێتە ئەو کاتێک کە خودی هەردوو قەوارەکە کە زۆری نان پێکاتەوە پێکێناوە بخۆیان ڕێکەون کابینەی گەن ناو پەرلەمان و دەنگیش پێدرێ و تەواو بێنی نەبووە هەرگیز نەبووە لە هەرێمی کوردستان جارێکی وا نەبووە کە کابینەیەک تەنانەت وەزیرێکیش نەبووە بۆ زانیاری متمانی پێ نەدرێ و سەر نەکەوێت خاڵی چوارەمیش دەڵێ گەر سیستەمی هەڵبژاردننی پەرلەمان گۆڕا و خوری هەڵبژاردنیش 6 مانگیان کەمتری مان بەدڵنای هیچ لەوانەی حاڵەتە سەر و کێرەیم دەتوانێت پەرلەمان هیچ لەوانە نایەتە دی خودی سەر و کێرم بۆ زانیاری ئەگەر مناقەشەیەکی قانونی بکەین مەقامی ئەو دەسەڵاتی نیە گەر تەجروبدا نەخێر ئەویش جزئێکە لە پێوترە حکوومەت خۆشی کاربڕێکەرە لە ڕووی پرەنسیپەوە لە ڕووی من حیث المەبدە لە ڕووی ئیداریەوە مەدەقێکی یاسایمانی لەو ڕۆ لە ڕووی ئیداریەوە نابێت کاربڕێکە لە 6 مانگ زیاتر تەجاوز بکە نابێت 6 مانگ بەدڵنیایی خۆ پێی بڕیاری دادگای فێدراڵی بێت لە 6/11/2022 کاکە کەواتە ئەبێ لەو کاتەوە حکوومەت کاربڕێکەرە یعنی 2023 24 ئەنی 2 ساڵ و نیو هەرمە پرسە بەڕێزان ئەمە نەک پێوترێ کاربڕێکەرێنی پێوتری حکوومەتی ئەرزی واقع یعنی هەر لە خۆ دروست بوو و شتێکەیە و ئیدارەیەکەیە و بەدڵنایە تۆ تەماشا بکە حکوومەتی کاربڕێکرد نابێت کۆمەڵی ئەعمالی دەستوری بکە شتانەکەی بێ نەیکا شتانێکە بێ بیکە ئەو شتانەی نەیکا بریتێلەوەی کە نابێ ئاسا بنێرێ نابێ اتفاقات ڕێکخوا نابێت نەوت بنێرێ بۆ دەرەوە نابێ لە ئاخری ئەو پرسانان ڕێکەوتن بکە بەڵام بەدڵنیایوانەی هەموو کردووە چی ویستۆ کردوێتی تەنان دەوانش کە پێ وترێ پرسە داراییەکانی وەکو هەژمارەکان نازانی وەکو قەرزی یعنی کردووە لێرە و لەوێ نازانین جا قەرزی یاوەتەوە بەدڵنایی چونکە بەشێک لەو گرێبەستانەی کە ئەنجامی کە نابێ بیکا لە کاتی کاربڕێکەریە بریتی بوو لە پرسی قەرز ئەو کۆمپانیا زەخمە گەورەکان بە قەرز و چی نەودەڕواکەن بۆ خۆ دەزانی جۆرێک لە قەرزی تیا ئەم ناڵم قەرزەکە بریتێ لە وەرگرتنی مەبلەغ بەڵام ئەنجامدانی کارێک واتە لەسەر ڕزی واقع نەبووە ینی شتێک نەبووە لە مقابلە تۆ بگەی دووپاتێکەمەوە ئەو حکوومەتە بۆ خۆی شەرعەتێکی گەورەی لەدەستداوە ئێستا و ناتوانێت بیکە حەلێک یەکەمیان پێوترێ ذاتی خۆی هەڵۆشەرلەمان حەلێکی تریان پێوترێ و حەلەی کە خۆی لە دەسەڵاتێکی تەنفیزی کە سەر و شێرێم هەڵی وەشێن تۆش بە نانابات چونکە دووپاتێکەکەم خۆ ئەڵێ دوو شەشێ نەخۆ چۆنە بێسە و خۆی کاراو کاڵ بۆشێنێتەوە ئەمە لایەنێکی سێ هەمیان پێوترێ حەلێکی قەزایی زۆربەی سەرچاوەکان باسییان نەکردووە واتە قەزا تۆ بێ هەڵە بۆشێنێتەوە ئەم جارە دادگای باڵای اتحادی کردی بینیمان خولەکە درێژکردنەوەی هەڵۆشانەوە یاساکانی هەموو هەڵۆشانەوە پێی وا بۆ نابێت تۆ شەرعێت نییە و کسەردەوە باوەڕم وە لە کاتی ئێستا قورسە تۆ ئەگەر پەناشی بۆ بەرن تەنها دانیشتنی یەکەم هەڵبۆشێنێتەوە نەک هەڵبژاردننی خۆی
شەشەم پەنابەر بەداگەی فێراڵی بەدڵنیایی خزمەت ئەوە ڕاستیەکە هەمووان بیزان کاکچوان بۆچوونی بەرز لەسەر هەڵەشانەوەی پەرلەمان لەگەڵ کاکدانە باسی مادەی دا لە یاسای سەرۆکایەت تێرێم بەرگەی چوارمان کرد کە چەند خاڵێکی تێدا بوو بۆ سەبارەت بە سەرۆکی کاتی پەرلەمانیش کە دەڵێ ئەم پەرلەمانە بە هەڵوەشاوە حیسابە گەروا بدەبێ خۆیان ئێستا بکشێنەوە لەو پەرلەمانە مادەم هەڵوەشا بێتەوە ئێمە نامانەوێت تانەوتەشە لە هیچ حیزبێکی سیاسی بێن بەڵام ئەو بەڕێزانە کە پیان وایە ئەم خولەی شەشەیم پەرلەمان بە هەڵوەشاوە حسابە ئەسڵ وایە نەچنەوە پەرلەمان هەر پازە پەرلەمانتەرەکان ئەسڵ وایە مادەم لای تۆ ئەم خولەی پەرلەمان بە هەڵوەشاوە ئەژمارەکرێ تەسەوری تۆ وایە کە ئەوەکرێت بەڕێی من بۆی ڕازگۆ بن لەگەڵ تێڕوانین و قەنەعاتی خۆیانە ئەمە باڵۆنی سیاسی نەبێ فڕیەن ئەمە خۆت زیینەوە لە بەرپرسیارەتی نەبێ لەوەی کە 2 هەفتە پێش ئێستا ئیدعاکراگەر لە 15 ڕۆژە کۆ نەبنەوە ڕێک نەکەون پەرلەمان هەڵەوەشێنەوە ئەوە و ئەو خاڵی کە لەو کتابەی بەڕێزانە کە ئاڕاستی سەرۆکایەتی هەرێم کراوە لەو کتابەت باز لە بەڕگەی دووەمەکە ئەڵێ بەپێی بەڕگەی خاڵی دووەم لە بەڕگەی 4 لە مادەی دا لە یاسای ژمارەی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێم ئەو باسی 45 ڕۆژەکەیە کە ئەوان پیان وایە ئەگەر سەرنجی کتابەکەی سەرۆکی کاتیتان نابێت زۆر بەڕوونی باسی ئەو خاڵەیە کاکاڵێ بە حکمیەوەی ئەمە کۆبوونەوە نەکراوە تەکمیلە نەبوو خۆیان لەوێ بوون خۆی ئیداری کۆبوونەوەکە یاوە خۆی سوێندی خواردووە ڕێگەی یاوە بە ئەندامەکانی تر سوێن خۆن ئەڵێن وەڵاوەک وابێ ئەوە نەکرابێ ئەم خۆڵبەست و خۆڵکردنە چاوی خەڵکە چییە ئەم چاوبەستەیکەن لەگەڵ خەڵکە ئەمە یەک دوو و ئەو دێ ئەو بەتە تەسەوری قانونی من ئەو خاڵ لیا بەدینا چکە کۆبوونەوە کراوە نیسابیش هەبووە دوای ئەندامانی پەرلەمان دوای سوێن خواردنەکەیان یەکەم کاریانەوە بێ عەرقەلیان بۆ پەرلەمان دروست کردووە و مەعاش و ئیمتیازاتی خۆیان وەرەگرن ئەمەیان قسەیەکی ترە بەڵام کۆبوونەوەکە کراوە نیساب هەیە خاڵەکانی تر ئەوەی کە برای بەڕێزم مامۆسا دانا باسی کرد ئەوەی خاڵی یەکەم 50 زایدنێکی ئەندام پەرلەمان ئیستیقالە بکە ئاخر خۆ ئیستیقالەی ئەندام پەرلەمان کاتێکە بێ دەستی سەرۆکایەتی هەبێ بە پێی نیزامی داخلی میسە من ئەندام پەرلەمانم دەرچووم سوێنم خواردووە ئەی ئیستیقالە من بیەم بەشێ بیەم بە سەرۆکی کاتی بینێرێ بۆ کوێ ئەی نابێت دەستی سەرۆکایەتی هەڵبژێرێ و ئیحالەی ئەوەی کات هێشتیوا چۆنە بێ حتا ئەو خاڵش لاوە بەدینا ئێستا چکە و خاڵانە بۆیە دانراوە کە پەرلەمانت هەیە ئەندام پەرلەمان ئیستیقالەکە فەلەبەر ئەوە دەستبردن بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان بە پێی یاساکانی ناوخۆ بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 چکە بەس لەوێ باس کراوە باسی هەڵوەشانەوەی پەرلەمانەکە بە مەرسومێک لەلایەن سەرۆکی هەرێمەوە بە تەسەوری قانونی من اختلافم هەیە لەگەڵ برای بەڕێزم کاکدانایە سەرۆکی هەرێم بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 2019 یاسای کارەکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم لە مادەی 5 بەڕگەی دووەمەکەی زۆر بەڕوونی ئەڵێ چی ویلایەتی بەڕگەی یەکەم ویلایەتی سەرۆکی هەرێم لەگەڵ ویلایەتی پەرلەمانە کۆتاییە بەڕگەی دووەمەکەی مادەی 5ەکەی ئەڵێ سەرۆکی هەرێم لە ئەرک و دەسەڵاتەکانی بەردەوام بێت تاو کاتەی سەرۆکێکی نوێ هەڵەبژێرێ یاسای ژمارەیەکی ساڵی 2019 یاسای کاراکردنەوەی فەلەبەرەوە ئەگەر بە میکانیزمی خۆی ئەو بەرگانە بەدی بەهاتایە بەڕێی من سەرۆکایەتی هەرێم مافی ئەوە هەیە بەڵام لەوە بۆستێ هەڵدەوەشێتەوە یاخود بەڵام بە تەسەوری من بەم بەرگانە هەڵاوەشێتەوە یەیتەوە سەر ئەوە گریمان تەڵەبێکی وا داوە سەرۆکی هەرێم ڕەفزیەکات جوابی نایەتەوە ئەودانین هەڵبۆ من نازانم جارێ پارتی 32 کورسیە ناوە بە تەزویرەوەی کێتی بە تەزویرە وڵە 25 کورس پێکاتەکان خۆی ئاسان نییە هەڵوەشانەوە لەوانەیە لەگەڵ یانە بن زاهیرە نازانین دوای داهاتوو چی ڕۆیە بەڵام ئەو ڕێکارین تر لایەکیان پەنابردنە بۆ داگاکانی هەرێمی کوردستان کە من زۆر بە قورسێ بینە ئەو شتە ڕووبە ئەوەی کە ئەمێنێ محکەمەی ئیتحادیە محکەمەی ئیتحادی تۆ ئەبێ بزانی جارێ مەبدەئیەن بەجێهێشتنی جەلساتی پەرلەمانی بە کراوەی پێچەوانەی دەستورە قەراراتی ڕابردوو هەیە کە ئیلزامی فواد معسومی کرد 2010 قەراری ژمارە 55 2010 ئیلزامی کردووە کە نابێ بەکرێ ئیلزامی کردووە کە بێ کۆبوونەوە کرێ و حەلی یان کۆتایی بە جەلسەی کراوە بهێنرێ بەڵام بۆ هەڵوەشانەوەی خولی شەشەم ئەبێ دیراسەی ورد کرێ بەڕێی من ئاسان نیە بزانین کوا پێچەوانی کوا مادی دەستورە بەڵام لە هەموومانە گرنگتر کاک حەکیم ئەو نزیکەی 5 مانگ ئەوە تێپەڕیوە ئەم هێزانی کە لە دەرەوەی یەکێتی و پارتین ئیسە مەقولەیەکی ئەڵێن ئەم قسێ زۆر میوە قسێکی حسابیەوەی کردنەوە پەرلەمان خودی باسی چیان کرد بۆ نمونە دوای دەرەوەیەوەش خۆی پەرلەمانتار تەمسیلی حیزبەکە پەرلەمانتار زارە سوێنی خواردووە ڕاستە
من پێم وانی ئەم پەرلەمانتارانی کە هەن ئەو نیزامی کە هەیە ئاسانی لە ئەجوای حزبی دەرچن زۆر قورسە بێ بەڵام کە یێتە سەر حزب و نوێنەرەکانیشیان باشە بەڕێزینە ئێوە خەڵک دەنگی پیاون بچن لەو پەرلەمانە شەڕکەن بۆی پەرلەمانەکەت شەرعی بێ بۆی لەوێت ئەرک و دەسەڵاتەکان ممارەسەی ڕقابە و تەشریع ئەوانەکە کە ئێمە یەک دنیاشتە ئێمە پێویستمان ئێستا پەرلەمان هەبێ قانونی بۆ دەرکەی حکومەتێکی کاربەرەکە نەجاتی بێ ئێوە خەریکی چین حزبەکانی دەرەوەی یەکێتی پارتی ئەوە ئێمە وتمان کاک حەکیمە نوقتەی مویمە یەکێتی و پارتی باکیان بە چی نییە باکیان بەوە نییە کە ئێمە چەندێکە نە پەرلەمانمان هەیە ئەنجومە سەیکە کۆمیسیۆنیان هەڵوەشانەوە کۆمیسیۆنەکەی هەرێم ئەنجومەنی پارێزگایان هەڵوەشانەوە پەرلەمانەکەیان لە ڕابردووە بە قەرارێکی محکەمی اتحادی هەڵوەشانەوە حکومەتی کاربەڕێکەرە تەصریف سەرۆکایەتی هەرێمی کاربەڕێکەرە ینی ئەم هەرێمی کوردستانە قاوغەکەی ماوەتەوە یەکێتی و پارتی باشیان نییە دۆخی هەرێمیان گەیاندۆتە ئاستی چەقبەستووی لە قەیران و کێشانەمەوە ئێستا دۆخی هەرێم چەقبەستوویە ئەوە وتمان یەکێتی و پارتی خەمی کێک و سڵتە و دەسەڵاتیانە ئەوانە واز لێبێنە هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئایا ئەم ڕۆڵی تەماشاکردنە تاکەی بەردەوامە بێ ئەم ڕۆڵەی کە و ئەو قسەیشی کە کۆمەڵێ عزیز و خۆشەویست دەڵێن ئێمە بۆ چی پەلە بکەین لە تەشکیلی حکومەت و پەرلەمانە خۆی حکومەت بوو کاکی من وانە ئەوە ئێستا تۆ حکومت بۆ یەکێتی و پارتی تەشکیل ناکەی تۆ ئەبێ لەو پەرلەمانە ئەبی ئەگەر ناچیتە حکومەتەوە بەسەر چاو ئەی باشە تۆ لە ناچیتە حکومەتەوە معارەزەی کوێی معارەزەی پەرلەمانینی لەسەر جادەنی لەسەر شەقامنی لە پەرلەمانی خەریکی چی ئەی باشە نابێ خەڵک بۆیە دەنگیاوەتەوە خۆش تۆ ئەگەر ئەی بودجە پەسەندکردنی بودجە ڕقابە دەچوانی قانون خەڵک دەنگیاوە تۆ بەڵێن و وعدی یاوە لە انتخاباتاڵی من لە پەرلەمانە شەڕت بۆکەم فەلەبەر ئەوە هەرچی لایەنە بکەن بۆ منە دانیشن جارێت بەر لە هەموو شتێ لە ڕووی سیاسی و چیان پێکرێت لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی ئەعلامی لە ڕووی هەنگاوی قانونی هەیە لە محکەمەی اتحادی ئەم بابەتە وەڵڵا معقول نییە کارەساتە 5 مانگ تێپەڕیوە 5 مانگ و چەند ڕۆژ تێپەڕیوە ئەم هێزانی دەرەوەی یەکێتی و پارتی وەکەوەی مەوزوعیان نەبێ وەکەوەی ئەم پەرلەمانە هی ئەوان نەبێ وەکەوەی تەشکیلی حکومەت کاکە حکومەتی ئێوە بەم جوڵانەتان دەری ئەخەن خاوەنی ئەم حکومەت و پەرلەمان و ئەم هینە میلەت و دەنگدان نییە یەکێتی و پارتیە ئەگەر نا ئێوە خەڵک دەنگی پیاون بڕۆن 4 ساڵ لە پەرلەمانی کوردستانە شەڕکەن ڕقابە بکەن لەسەر ئەوە باشە نایکەن ئەم دۆخە چەقبەستوی ئەوە بەردەوام بێ ڕۆڵتان تەماشاکرد نەبێ بۆیە زیاتر قسەکەم لەسەر ئەوەیە یعنی ئەگەری حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بیان و هەندێک هەنگاو بنێن کۆدەنگ بن لە نێوان خۆیانە ئەوە پێم وایە شت ڕۆیات باشکەکدانە وتت پەنابەرنی بەردادگەی فیدراڵی پێچی بەزدانیشتنی یەکەم هەڵبۆشێتەوە یاخود خولی شەشەم بۆ نمونە دەتوانێت هەڵبۆشێتەوە هەمیشە یاساییەکان وڵی خوێندنەوەکەن پاڵپشت بەو دەقانی کە هەیە لەگەڵ ئەوە جوانش کە ڕوادە نەکڵ ئەو ئەو دوو پاتەکەمە بۆ هاوڕێی بەڕێزمێنی ئەگەر بۆ نمونە سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆکی حکومەت لێک کابلێک حیزب نەبوونە لە حزبێکی تری جیاواز بوونە حتمما جیاوازە بوو زۆر دقیقتر هەیە بەتابل لەو دەوڵەتانی سیستمەکانیان ینی پەرلەمانی تەواوە سیستمی پەرلەمانی تەواو ئێستا تۆپەکرد لە ساحەی پەرلەمانە نەک لە خودی ئەوەی پێدەوترێ سەرۆکایەتیەکان جا هەرێمەیان حکوومەتیان هەرچی بۆ زانێری پێویستە پەرلەمان خۆی تیماری دەردی خۆی بکە خۆی پێک بێتەنان تۆ تەماشا بکە خۆلی پێشوو بە شێوەیەکی کاتی سەرۆکاتەکان هەڵبژار هەڵیان بژار تەنانەت متمانە بە کابینەی حکوومەتیش چوە سەر کای خۆی ڕۆی یعنی لەسەر خەتی خۆی ڕۆیشت سەرۆکی هەرێمیان هەڵبژار بۆ زانێری بە شێوەی کاتی بوو ئەمجا دوای ئەوەی هەندێک دەستکاریان کرد بە تایبەت کە یەکێتی لە ناو ڕێکەوتن نامەکە زیاتر هاتە پێشەوە ئەوە دوو پاتەکەمەوە کە خودی سەرۆکی هەرێم مادەم جوزیەکە لە ناو دەسەڵاتی جێبەجێکردن ئەو دەقی یاساییە زۆر تەواوە بەڵام دوجار ئێستا وەکو جۆرێک لە شەرعەتەکەی قسەی لەسرە ینی پەنابردن بۆ ئەو چەمکەش بۆ خۆی قسەی تایە چونکە هەر خودی دامەزراوەکە کۆی حکومڕانی لە هەرێمی کوردستانە قسەی لەسەرەوە شەرعەتی کەوتۆتە جێ پرسیارەوە ئەوە هەموو وەزان باش ئەوی بەدادگای فیدراڵی بەڕێز بۆ چون دوێتە بەردەمدادگای فیدراڵی بۆ چون دوای ڕەنگەوە دانیشتنی یەکەم هەڵبۆشێن بەڵێ لەبەر ئێمە دەسووری نووسراومان لە هەرێمی کوردستان ناشاریداڵیشمان نیە نەخێر لەوێش دەقێکی وان هاتووە لەو پرسانەکە هەیە ئەوەی کە هەیە زیاتر بۆ ئەنجومەنی نوێنەران باسکراوە و دەقانێک کە باسکراوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەوێت وڵاتێکی فیدراڵیە و ئەنجومەنێکی اتحادی هەیە و هەتا ئێستا ئەنجومەنی دووەمی نییە و خۆتان نەزانن ئەنجومەنێکی وەکو بڵێ نوابی هەیە و تەواو نوێنەرانە چناوی و هەڵبژێراون ئەوەی کە گرنگە بۆ زانیاری ئەو
ئاماژانەی لەناو دەستوری عێراقی ساڵی 2005 باز کراوە بە هیچ شێوەیە دەسەڵاتی تەشریعی پەرلەمان ناگرێتەوە. پەنابردنی فراکسیۆنی جیاواز کە ئەگەری هەیە لێرە پەنابەرنیان ئەو قەوارانی کە لە دەرەوەی پەرلەمانن ئێستا ئەگەری زۆر هەیە ئەم جارە هەروە بکات، چونکە ئەو جاری تریش کە بۆ زانیاری وەکو جۆرێک دامەزراوە خۆ دەزانن فتواشی هەیە و ڕای یاساییەدا لەگەڵ بڕیاریەک لاکەرەوە. ڕایەکی یاسایی هەبوو لەسەرەوەی ئەم دانیشتنی پەرلەمانی نابێ بەکراوەی جێبهێڵێ، نەیوت خولەکە هەڵبۆشێتەوە بۆ زانیاری، واتە خو لە پەرلەمانەکە هەڵنەوەشاندەوە کە ئاماژتان پێکرد بەدڵنیاییەوە. ئەگەر حاڵتێکی واش ببێ تا ئێستا ببینینی ئێمەمانان نازانم چۆنە بخوای گەورە خۆی باشتر دەزانێ، بەڕاستی ئەگەری زۆر هەیە کە تەنها ئەو دانیشتنە بە نایاسای ئەژمار بکە، نەک تەواوی خولی شەشەم هەڵبۆشێنێتەوە و ئەندامان بچنەوە ماڵی خۆیان. باشە، بەس چ کاتێک بۆ هەڵبژاردن دووبارە دەکرێتەوە؟ دەکرێت یاخود لە پەرلەمانەکە هەڵبوەشێتەوە اینجا هەڵبژاردن دووبارە بکرێتەوە؟ بەدڵنیایەوە ئەم ڕێکارە لەناو یاساکان باز نەکراوە، تەنها کۆمیسیۆنی عێراق خۆی کات، چونکە ئەو دادگای باڵای ئیتیحادیە شەرعەتی کۆمیسیۆنی هەرێمی وەستاندووە، تەنها کۆمیسیۆنی عێراق تەمەنی یاسایی خۆی درێژ کردەوە و ئەتوانێ ئەم ڕێکارە نەبڕێوە بەرێ. بەدڵنیاییەوە ئەو ڕێکاری بۆ دەرەکە دانیشتنەکە سەر لە نوێ هەڵبژاردن بە و ڕێکارانی خۆتان نەزانن تۆمارکردنی قەوارە و یەکلاکردنەوەی کاندیدەکان و پاشان ڕۆژێک و پاشان سەرپەرشتیکردنی. بەدڵنیاییەوە من باوەڕم وایە ئەزمونێکی پێشینەمان نییە لەم ڕۆ بۆی کە خولێک هەڵبۆشێتەوە بە تەواوی و پەنابەرین بۆ هەڵبژاردننی دووەم. مادەم ئەزمونێکی وامان نییە باوەڕ ناکەم و عێراقیش بە تایبەت لەسەر لێواری نائاسایی و ناسەقەمگیرێکی سیاسی گەورەیە و ئێمە بەرەو هەڵبژاردن نەچین. تۆ تەسەوورەکەی دادگای باڵای فیدراڵی لە پرسێکی ئاوا هەستیاری سیاسیە، هەستێ دوو قەواری گەورەی و کوێکێتی و پارتی لە خۆی عاجز بکا کە شیعەکان زۆر پێویستیان پێیەتی لەم کات و ساتەی بەرەو هەڵبژاردن نەچین شێخ و لە پەرلەمانی کاڵبۆشێن تۆ لەسەر قەوارەیەکی یەک دوو کورسی. یعنی بەڕاستی ئێمە ئەوڕەکەم دووربینی سیاسی زۆرتیان نییە، هیوادارم لەو ڕۆ قوڵتر ئینسان تەماشای بکە و ئێمە زۆر درەنگ کەوتوینین ئێستا و بەڕێزانانی ئێستا درەنگ کەوتین. خۆ ئێستامە بەرە وردە وردە زیاتر پرسەکە ناشری نەبێنی تۆ تەماشا بکە. یعنی چۆنە پرسە وای لێ هات بۆچی ئەو بەڕێزانەی کە بە تایبەت کە پیان دەوترێ ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بۆ جوڵەیەکی وان نەکرد، بۆ هەردانیشتن بە دیار ڕۆژەکانەوە تەماشایان نەکرد کە چۆن بڕواوە عمری ئەوکان زیاد بێ. بە دڵنیایی وەکو ئوستازی بەڕێز فەرمووی ئەو سەرۆکی تەمەنە هەڵی گەورەی کرد لەو ڕۆوە تەنانەت خودی قەوارەکانی دیشتۆ یەکێتی باتی لێ دەرکە هەموو قەوارانی ترکە پیان دەوتێ قەوارەی ئۆپۆزیسیۆن بە دڵنیاییەوە پێویست بۆ ئەوان قسەیەکی یەکلاکەرەوان هەبێ لەم پرسا پەنابەرن بۆ دامەزراوەکانی تر، پەنابەرن بۆ شەقام، ڕەنگە ناتوان ئێستا پەنابەرن بۆ دەنگ نەدان، چونکە خۆیان بە شەرعەتی دەنگدان هاتوون، نێنی ناکرێت بە خەڵک بڵێ دەنگ مەدە بۆ متمانی دامەزراوەکە بچووکەنەوە سفریکەنەوە. بەڵام دوجار ئەبوا لانی کەم جوڵەیەکیان بکردە هەموو بینیمان تۆ تەماشا بکە لەسەر شەریعەتی درێژکردنەوەی خولی پێشوو قەوارێکی وەکوونەوەی نوێ سەرۆکەکەی و سەرۆکی فراکسیۆنەکەی و سەرۆکی فراکسیۆنەکەی لە بەغدا هەرسێکیان سێ داوایان تۆمار کرد لە دادگا. ئەوە پێدەوتێ ینی یەخستنی داواکان، چونکە مادەی یاخود بڵێنەوە پێدەوتێ وەجی داواکە هەموویان یەکدانە بوون، یەکشت بوون. بۆیە بەڕاستیان جارە پەنیان نەبرەوە ناشیبن. پێشتر سەرۆکینەوە نیوتی لە 2 هەفتەدا لە دەوروبەری 15 چوار وتی پەرلەمان هەڵدۆشێن لە 2 هەفتەدا. پەیوەندی بەچوو بیناکرا بوو لەسەرەوەی چووکە قسەیەکە بۆ پارتی و یەکێتی ڕێکەوت بن لە 1/5 دەستی سەرۆکاتی پەرلەمان کارا بکرێت. ئەم قسەی پێویستە لەسەر بینایەوە بوو هەر تاو بوو 2 هەفتەکە یان تاو بوو تەواو پێویست ناکەمە قسەی تا بکەین، چونکە 2 هەفتەکەش تاو بوو هیچیش نەکرا جوڵەیەکی چی بیناکرا بوو نمایشێکی میدیایی بوو، هیچ نەبوو، هیچ بەڕاستی ڕەنگە زانیاری هەبێ پێشەوە بۆ مەوعیدانە ڕێگەکەون، ینی ڕەنگە فشارێک بێ لەلایەنەکان بتوان ڕێبکەون جۆرێک لە دەستەی سەرۆکاتی پێک بێت دامەزراوەکە دروست بێتەوە. بەداخەوە باوەڕم وایە کارەساتی گەورە ئەوەیە کە تۆ ینی ئەو جۆرە نمایندانە نوێنەرانەی خۆت پێدوابێ ئەمانە گرفتەکانی تۆ چارەسەرەکەن بە دوایاچن کارەساتەکە زۆر گەورەیە. جاران ئینسان لە ناوەڕاستی خولەکە لە کۆتایی خولەکە سومعی ناشری نەبوو بۆ شێوە دەتۆ تەماشای بکە ئەم جارە بەشێک لەوانە هەل لە بیدایەتی خولەکە و ناشرین بوون، بەداخەوە ناشرین بوون. جا هیوادارم ئەم ناشری نییە
وەکو جۆرێک لە تەشیر و سوکایەتی نێتە بەر بەڵکو بریتێ لە کۆی سومعی نوێنەرایەتیکردن چونکە دوجار تۆ هەر کێدەی پیاوی تۆ نوێنەری هەمومان ئەو کەسەی بە ڕێزەی چۆتە سەر مەقالێکی پەرلەمانی نوێنەری هەموو خەڵکی کوردستانە ئەوە تەعریفەکەیەتی هیوادار وە تەماشا بکە خۆیان لەژێر ئەو گرفتاریە ڕزگارکەن ئەگەرانەوێت جوڵەیەکی بەرهەمدار بکەن ئەمە جوڵەی میدیاییە لە میدیایەکە گێتە پێشەوە نازانم قسەیەک فڕێدا و دوای بەدوای ناچێەوە بەداخۆ پارە ناکە بەڵ سوپاس دەکەم کەک چۆمان ئەگەر شتێکت ماوێت لەسەر پەرلەمان نابچین سەر ئەوەی کە پێکێنانی حکوومەت و ئەوانە پێچی دواب کە ینی لێک بدرێت لەگە هەڵبژارنی پەرلەمانی عێراق دوای هەڵبژارنی پەرلەمانی عێراق لە 11 بەڕێوەتی ینی پێکێنانی حکوومەت و پەرلەمان بچێتەوە مانگی 12 و 11 و دوای ئەگەر لە مانگی 5 لە مانگی 5 یەکێتی پارتی ڕێنەکەون بۆی لەسەر پۆستەکان و لەسەر دابشکردنی پۆستەکان ئەستەمە بێ کە تۆ ئەگەر بڕیار وابێ لە عێراقا 11 هەڵبژاردن بکرێ بۆ پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوەشمان لایەت نەچێت 6 مانگ بەر لەوە کۆمیسیۆن دەسەکات بە ئامادەکاریەکان ینی تۆ حساب کە لە یەکی 6ەوە ئیتر ئەچین و ناو حەملەی سامیتە بەدە ئەچیتۆ ناو ڕێکارەکانی هەڵبژاردنی هەڵبژاردن و ئامادەکاری بۆ بژاردن دوو شت ڕێگرە بێت بە تەسەوری من دوو شت ئەگەر ڕووبە زوو بە زوو ئەوە ئەکرێت ینی یەک ئەگەر لە مانگی 5 یەکێتی پارتی بگەونە ڕێکەوتن لەسەر شتەکانکەنەوە دەستی سەرۆکاتی پێکەهێنرێت و بڵین پەرلەمان کارای بێت و ڕێکارەکانە چێتە سەر پێی خۆی خاڵی دۆمە گەرێکێتی پارتی بە یەک لیست بەشداری بکەن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم باس کراوە فرەدراوە بەڵام کەسەی ئەم دۆخەی ئێستاەکەی سی ئەم واقعی ئێستاەکەی ئەم دوو خاڵە بە ئاسانی ڕوونایە چکە تێڕوانینی زۆر جیاوازەیە لە نێوانێکێتی پارتیا بۆ پۆستەکان بۆ وەرگرتنی پۆستەکان و بۆ حکومڕانی بارودۆخی قلیمی شوێ خاڵێکی تر بەویستم باسیکەم باسیکەم پەیوەندی هەیە لەسەر هەم ڕێکەوتنی دوور و نزیکی ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران دووری نزیکیان کێشەکانیان کوامیان باڵانسیان دابەزێ کوامیان بەرز بێتەوە کوامیان نزیک بنەوە بە تەسەوری من کاریگەری ڕاستەوخۆیە لەسەر تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر ڕوونیشە هەیە تەمەنای ئەوەیەتی کە ئێران ئەمریکا لە تەفاوز و لە گفتوگۆکانیان لەگەڵ ئێرانە مەرجی خۆی بسەپێنێت و ئێران لاواسر بێ ئەو پێی وایە ئەو براوەیە هەیە بە عکسەوەڵێ ئەمریکا ئەوە بکات ئێران نفوزی خۆینکە ئەمە تەسیراتی خۆی لەسەر تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان فەلەبەر ئەو دۆخەی کە ئێستا کەوتۆتەوە بە ئاسانی بە تەسەوری من خۆ هەستان ئەمە کوردستانە ئەومە عێراقە تحلیل و پێشبینیکردن ئاسانی بەڵام پێدراوەکان پێمانەڵێن ئەم هەویرە ئەو زۆرە کێشێ بەڵام بەڕاستی پەیوەستکردنی کاک حەکیم بەڕێز پەیوەستکردنی پێدان و ڕەوایەتی و شەرعێتی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە ئەوەی ئەمە بگوازینەوە بۆ ڕەبتی کەینەوە باڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕەبتی کەینەوە بە ڕەوایەتی بەغدادەوە پێم وایە ئەمە شتێکە ینی نەدین نەویژدان بەرژەوەندی باڵای ئەم میلەتە هیچ شتێ قبوڵی ناکەوە بەڕاستیش کاک حەکیمی بەڕێز ینی ئەم پەرلەمانی کوردستانە ئەگەر ئەوە بڕوە ینی نزیکی سەر و ساڵ نەتوانێت تشکیل کرێ نەتوانێت حکوومەت پێک بێرێ باشە تۆ بۆ ساڵێک نەتوانی پەرلەمانەکەت دەستی سەرۆکایەتی هەڵبژاردننی بۆ کرێ و حکوومەتەکە متمانی پێ بدرێ هەمی بکەوێتە خزمەتی ئەوەی پۆستی لە بەغداد هەیە و چەند پۆستێکی و ئەمە ململانەکان ئاوایە ئەمە بودەکە زۆرە خایانیەوە گرفت دروستەکات بۆیە ینی مەبەستم لەم دۆخە چاق بەستویە چەند گریمانەیەکە یە ڕووبات یانەوەی زوو بە زوو لە مانگی 5 حکوومەت تشکیل کرێ لە بینێکێتی پارتی ئاسان نییە قرسە جارێ کە ئەگەر نزیک نەبنەوە لە یەکتری بە دوو لیستی جا بەرژاری کەندیسانەوە دەسەکەنەوە بە شەڕەمایک و شەڕی علامی و ئەو مۆزوعانە ڕوئایاتەوە ئێمەش بە ئاسانی حکوومەت تشکیل نابێت ئەچیتۆ دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی ئەوە باشە دوایەکەی گفتوگۆکان ئەیبزان وەزی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار چۆنە بێ ینی ئەگەر ئەبەم تێڕوانی نەبڕۆی ئەچینە ساڵی داهاتوە ینی ئەم ساڵمان نە پەرلەمانمانە بێ نە حکوومەتمانە بێنە سەرۆکایەتی ینی من ئومێدەکەم ئەمە ڕوونەیە ئەوەی دووەمیانەوەی ئەگەر ئەمانە هەر بە دوای ئەوە ئەگەڕێن بەدی لێ دروستکەن شتێک دروستکەن کە هەڵبژاردن بۆ دەستەی سەرۆک ئەکرێ بە کاتی کۆمەڵێ بە کاتی دابنرێن بە کاتی دابرێن تا ئەو کاتەی خۆمانە ئەتوان دوایی ئەگەر ڕێبکەون نەتوان ئەوکەن بەڵام ئەوەش ناکەن کە بەس بۆی پەرلەمان هەبێ و چکە ئێستا هیچ دامەزرا ئەگەر بە کاتیش ئەگەر پەرلەمانت هەبێت لیژنەکان دروستە بێکە حەکیم بەڕێز دوایەوە دوای ئەوە هەنگاوەکانی تەشکیلکردنی حکومەت دروستە بێ لە ڕووی تەکلیفکردنی
ئەو کەسەی کە بێتە ناونانەکە و دوایی تەسمیکردن و دوایی متمانە پێدانی بەڵام ئەمان ئەوە ناکەن سولف نایەن لە مۆزوعە ئەوەی کە ئەمێنێتەوە یانەوەی زوو حکومە تەشکیلەکرێ لە مانگی 5 و ناوەڕاستی مانگی 6 یان ئەم دۆخە بەردەوام بێ و ئەڕۆن بۆ دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق فەلەبەرەوە ئیدامەدان بەم دۆخە بەڕاستی هەموو لایەنە سیاسەکانە خاتە بەردەم بەرپرسیارەتی گەورەوە وەک چۆن یەکێتی و پارتی ئەگەر خەمیان دامەزراوەکان ئیسەم قسانی ئێمە بەخوا قەڵبێک حاڵە سند تێناکە بۆ مەبادی و شتی نیشتیمانی و دامەزراوەکان و ئەمانە ئێستا نەک لای یەکێتی و پارتی لای خەڵی شەڵە کاکە قەوارە و دەسەڵات دوچکە ئەم هەرێمی کوردستانە هیچی نەماوە ئێستا لە ڕووی متمانە و شەرعەتی هەم خەڵکەوە هەم دامەزراوەکانەوە گرنگی نادە پەرلەمان هەبێت حکومەت هەبێت ئەوان نەشتیانەوە بێگومان زۆر کاڵبۆتەوە و هەر ئەمانە یەکێتی و پارتین هۆکاری کاڵبوونەوەکەن هەچەند حیزبەکانی معارەزە ڕۆڵیان هەیە لە دروستکردنی بێمتمانەی بە پرۆسی سیاسی بەڵام لە بەرامبەر ئەوەیە ئەرشی هەموو لایەکە ئەم دۆخە چەق بەستوێت تێپەڕێنەوە ئەو گۆڕانکارانی کە لە منتیقەکە هەیە کۆتا نقطەیە ئەو گۆڕانی کارانی کە لە نقطەکەیە بگاتەوە بە عێراق هەرێمی کوردستانیش زۆر زەرری گەورەیەەکە کاکدانە دوخولەکمانەوە جاهاسی ماوتەی ویڵێ من ئەو دێڕا بڵێم سوپاس بۆ جەنابەت بۆ لەسەر دواکەوتی پێکەنانی ڕاستیدا باوەڕم وایە کە هەمیشە گۆڕانکاری گەورە لەم ناوچەیە بەتابەت لە هەرێمە لە ناوخۆ دروست نەبووە واتە جۆرێک فشاری دەرەکی بووە هاتووە جوڵەیەکی دروست کردووە ئەوە لە واتە لە پرسیەوە کەم ناکەمەوە کە پێوتر ناڕزایی دەربڕین جۆرێک لە هەوڵ و ئەوانی کە دروست کراوە بەڵام بە دڵنیاییەوە جوڵەی گەورە هەمیشە لەم هەرێمە لەم دەوروبەری خۆمان لەم وڵاتانی وەکو ئێمەوان تۆ تەماشا بکە خۆ وڵاتانی دراوسێشمان زۆر لە ئێمە چنیانی لە ناتەواوەکان و تەڵ ئێمە خراپترین یانی بۆ زانیاری و بانەڵێن ئێمە خۆ بەراورد ناکەین بە وڵاتە باش و چاکەکان لە ڕووی سیستمی سیاسی و ڕێک و پێکی و گوزەرانی خەڵکو و متمانە بوون بە دامەزراوەکانی ئەوەنا بەڵام بە دڵنیاییەوە ئەو فشارە لە دەرەکی بۆ نەک ناوخۆی ئەوەی ماوە تۆ بڵێنەوەیە ئەم دامەزراوە ئێستا هەرکێکەکەی لەسەر ئەو بەڕێزانی خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزان تازە یەکێتی و پارتی باوەڕم وایە ئەو بەڕێزانی کە لەسەر کورتیش دانیشتون هەر ڕەنگە هەر بە جۆرێک گاڵتەشیان بێ بەم شیکاریانی کە خەڵکێک لە دەرەوە شیکاریان بۆ بکە با ئەوانی تر هەز بە بەرپرسیارەتی گەورە بکەن لە بەرامبەری خوای گەورە سبەینێچنەوە بەر قاپی خوای گەورە چونکە هەندێکیان پابندن بەتایبەت قوارێکی بۆ نۆکو یەکگرت و دیندار و پابندن پێویستە لەم ڕۆوە جوڵێک بکەن ئەوانی دیکەش تەماشای بکەن بەرپرسیارەتی گەوری نیشتیمانیە لە بەرامبەرە لەسەر دەروی پەرلەمانەوان دەبیستی وڵا جایتر چی بکەنین خۆتۆکە لە دەروی دامەزراوەکە بیقابلێنی تر لەوە بڕیاری قورستر باوەڕ ناکەم هەبێن تۆ بڕیارێکی قورست داوە کە تۆ ناچتە ناوم دامەزراوە بەشێک نابی لەو ناتەواویانەی کە ئەمەی لێ پێکاتوە ئەم دەسەڵاتی لێ پێکاتوە ئیتر خۆتە زانی لە ئایندەشان نازانی چی بەسەری سپاس دەکەین کاک چماگەزای شتێک ناوی سپاس دەکەین وڵا سپاس بۆ جەنابتان و یوای سەرکەوتندا سپاس دەکەین کاک چۆمان محەممەد و سپاس بۆ کاک دانەدارە کە دووکیان شارەزای یاساین سپاسی ئامادەبوونتان دەکەین سپاس بە بینێرانی بەڕێ سپاس بە هاوکارانە خواتان لەگەڵ